داتاشینی ڕێبەر لە سەرەوەی ئیرادەی خەڵک مەحکومە بە شکست. ڕۆژی جومعە 13 گوڵان رادیۆ و تەلەڤیزیۆنە فارزمانەکان لەوانە رادیۆ و تەلەڤیزیۆنی مەنوتۆ، ئیران ئەنتەرناشناڵ، BBC، دەنگی ئەمریکا و رادیۆ فەردە وتاری جەنابی ڕەزا پەهلەوی کوڕی شای پێشووی ئێرانیان لە ئاستێکی بەریندا بڵاو کردەوە و لا بەشە هەواڵیەکانی دواتری خۆیاندا دەستیان کرد بە پێدا هەڵگوتن و هەڵسەنگاندن و لێکدانەوەی قسەکانی. ئەم ئاستە لە تەبلیغات بۆ ناوبراو لە حاڵێکدایە کە هێزە چەپ و پێشکەوتن خوازەکان بە هەڵکەوت ئیمکانی دەرکەوتن لەو دەستگا ڕاگەیاندنانەیان بۆ ڕەخساوە و ئەم ڕاگەیانەرانە هەوڵ دەدەن لە تەرکیزکردن و مەجال بۆ فراهەمکردنێکی نابەرابەردا سەڵتەنەت خوازی و خودی ڕەزا پەهلەوی لە ئاستێکی بەریندا ببەنە ناو خەڵکەوە. 59 خولەک قسەکردن و پرسیار و وڵام هەڵگری پەیامێکی ڕوون و ئاشکرا بوو. دڵنیاکردنەوەی ئەمریکا و دەوڵەتە ڕۆژاواییەکان لەوەی کە حکوومەتی داهاتووی جێی مەبەستی ئەو لە ئێران لە بەرەی ڕۆژاوادا دەبێت و لە ئوکراین لە بەرامبەر رووسیەدا دەوەستێتەوە. هەمان سیاسەتەکانی سەردەمی سەڵتەنەت پەیڕەو دەکات و جێگای خۆی لە بلۆکبەندیەکانی دۆستانی ئەمریکا و لەوانە ئیسرائیل و عەرەبستاندا دەبینێتەوە. باسی لە پێویستی هێشتنەوەی ئەرتەش و کۆنتڕۆڵی سەردەمی گوزار واتە سەردەمی دەستا و دەستکردنی دەسەڵات کرد. ڕەزا پەهلەوی لە بینی قسەکانیدا جێگە و پێگەی خەڵکی کوردستانی تا ئاستێکی تائیفە و عەشیرەت دابەزاند و باسی لە مافی ئەوان کرد. مافێکی کە پتر لە چواردەیە لەلایەن ڕژیمی ئیسلامی و پێشتریش لەلایەن باوکیەوە پێشێل دەکرا. جگە لەوەش ئەوەی کە لە قسەکانیدا هیچ ئاماژەیەکی پێنەدرا مافە سەرەتاییەکانی خەڵکی ئێران بوو. لە تەواوی ماوەی قسەکانیدا هیچ باسێکی بە دیاریکراوی لە ئازادی سیاسی و لەوانە مافی کرێکاران، ژنان، کەمینە ئاینی و نەتەوەییەکان، وەڵام دەرەوە بوونی بەرپرسانی حکوومەتی پەهلەوی لە هەمبەر سەرکوت و جنایەتەکانی سەردەمی سەڵتەنەتی، ئیدانەکردنی جنایەتەکانی ساواک، هەڵبژاردنێکی ئازاد بۆ دیاریکردنی سیستمی سیاسی وڵات، مافی مرۆڤ، جودایی دین لە دەوڵەت و هیتر نەکرد. حکوومەتی ئیسلامی لە قەیرانێکی قوڵدا پەل دەکوتێ و ئاساییە کە هێزە جۆرا و جۆرە سیاسی و کۆمەڵایەتیەکان لە بیری ئەڵتەرناتیڤێک بۆ سبەینەی پاشڕووخانی کۆماری ئیسلامیدان و هەوڵەکان لەم پێناوەدا لە دەرەوە و ناوەی وڵات و هەروەها ڕیزبەندیە سیاسیەکان لە ئارادان. بەڵام لەم ناوەدا بابەتی گەڕانەوەی ڕژیمی پادشایەتی بۆ ئێران مەسەلەیەکی تایبەتیە. 43 ساڵ لەمەوبەر خەڵکی ئێران لە دژی سەڵتەنەتی پەهلەوی ڕژانە سەر شەقامەکان و لە ڕێگەی شۆڕشێکی جەماوەریەوە نیزامی سەڵتەنەتی هەرەسی هێنا. لە نەبوونی بەرێکی بەهێز و یەکگرتووی هێزە چەپ و پێشکەوتن خوازەکان و هەروەها بە ئاسانکاری ئەمریکا و هێزە ڕۆژاواییەکان حکوومەتی ئیسلامی دەسەڵاتی بەدەستەوە گرت و چواردەیە سەرکوت و هەژاری و بەشمەینەتی بەسەر کۆمەڵانی خەڵکی ئێراندا سەپاند. جەماوەری خەڵکی کوردستان چواردەیە خەبات و خۆڕاگریان لە دژی کۆماری ئیسلامی ڕێخس و زۆر ڕوون و ئاشکرا لە مافە بنەڕەتیەکانی خۆیان بۆ دیاریکردنی چارەنووس دیفاعیان کرد. دابەزاندنی جێگە و پێگەی خەڵکی کوردستان تا ئاستی تائیفە و عەشیرەت لەم وتارەدا تەوهین و بێڕێزیکردنە بە کەمینە ئاینی و نەتەوەییەکان و لە سەرەوەی هەمویانەوە خەڵکی کوردستان. ئەمریکا و ڕۆژاوا 40 ساڵ لەوە پێش لە ڕێکەوتنێکی شاراوە و سیاسیدا کۆماری ئیسلامیان بەسەر خەڵکی ئێراندا سەپاند. بێگومان ئەمڕۆکە خەڵکی کوردستان و ئێران زۆر لەوە وشیارترن کە مل بدەن بە پرۆژەیەکی سیاسی نەزۆکی وەک ئەوەی کە ڕەزا پەهلەوی هەوڵی بۆ دەدات. سەڵتەنەتی پەهلەوی بەهۆی ئەو سەرکوت و خەفەقانەی کە ساواک و شا بەسەر خەڵکیاندا سەپاند بوو، هۆکاری سەرەکی هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامی بوون و ڕێبەرانی سەڵتەنەت خواز و لە سەروشیانەوە ڕەزا پەهلەوی پێویستە مێژووی سەردەمی ئێران بەلاڕێدا نەبەن و
داوای لێبوردن لە گیانبەختکردوانی سەردەمی پەهلەوی بکەن. ئەمڕۆکە خەڵکی ئێران گەلێک وشیارترن لەو سەردەمەی کە رادیۆ BBC وێنەی خومینی لە مانگدا نیشان دەدان. ئەمڕۆ نە ڕەزا پەهلەوی و نە هیچ ڕەوتێکی ئۆپۆزیسیۆنی مەسهەبی جێگە و پێگەیەکیان لەناو بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکاندا نییە. لا بزوتنەوەی کرێکاران، معەلیمان و خانەنشین کراوان، لا بزوتنەوەی خوێندکاران و لاوان و هەروەها لە ئاخێزەکانی خەڵکی حاشیەنشیندا هیچ نیشانەیەک لە سەمپاتی بە ڕەزا پەهلەوی و هاوشێوەکانی بەرچاو ناکەوێت. ئەوان نە ڕێکخرا و تەشکیلاتێکیان لەناو خەڵکدا هەیە و نە ئەو ڕێبەر و کەسایەتیە خۆشنا و خاوەن نفوزانەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانیش کە کۆڵەکەی سەرەکی خەبات لە دژی کۆماری ئیسلامین لەگەڵ ئەواندان و نەویست و داواکاریەکانی ئەوان نێونەرایەتی دەکەن. خاڵی سەرنجڕاکێش ئەوەیە کە زۆربەی کاتەکان بە کرێگیراوانی سەر بە کۆماری ئیسلامی لەناو خۆپیشاندان و ناڕەزایەتیە جەماوەریەکاندا بۆ ناشیرینکردنی ڕواڵەتی خەبات و ناڕەزایەتیەکانی خەڵک ئەو دروشمانە بەرز دەکەنەوە کە مەبەستی سەڵتەنەتخوازەکانە. ئەوە مافی بێ ئەملاو ئەولای خەڵکی کوردستان و ئێرانە کە بۆ خۆیان نیزامی داهاتووی ئێران دیاری بکەن و بە دەنگی ڕاستە و خۆی خۆیان دەسەڵاتی جەماوەری دوا ڕۆژیان دابمەزرێنن. هەر چەشنە ئەڵتەرناتیڤ سازی و داتاشینی ڕێبەرێکی بێجێگە و پێگەی کۆمەڵایەتی و لە هەلومەرجێکدا کە حزوری چالاکانەی بەرەی بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان لە ئارادانە بێت لەلایەن هەر ڕەوتێکی سیاسیەوە و بە یارمەتی میدیا فارزمانەکان مەحکوم بە شکەستە.